دوێنێ سەرۆکی پارتی کرێکارانی بەریتانیا جێرمی کۆربین ڕایگەیان دەبێت ئۆجلان ئازاد بکرێت و پشتیوانی پەیامەکەی ئۆجلانیشی کرد. دوێنێ لە کۆبوونەوەی پارتەکەیدا لە باکووری شاری لەندەنی وڵاتی بەریتانیا سکرتێری گشتی پارتی کرێکارانی ئەو وڵاتە جێرمی کۆربین وتارێکی پێشکەش کرد و تێیدا ڕایگەاند دەبێت مافی خۆبەڕێوەبەری گەلی کورد بە فەرمی بناسێنرێ وتیشی دەبێت ئۆجلان ئازاد بکرێت و گفتوگۆی ئاشتیانە لە تورکیا دەست پێ بکەنەوە بۆ ئەوەش بەرپرسیارەتی دەکەوێتە سەرشانی ئێمەش لە ماوەی ڕابردوودا سندیکایەکمان کەمپەینێکیان بۆ ئازادی ئۆجلان و گەلی کورد دەست پێ کردبوو ئەوە کارێکی پڕ بە بایەخ بوو بەڵام دەبێت فراوانتر بکرێ. کۆربین ڕخنەی توندیشی ئاراستەی سیاستی بەریتانیا کرد کە ڕۆژەفی ئازادی ئۆجلان و ڕەوایەتیدان بە بەرخۆدانەکانی گەلی کورد ناخەنە ناو ڕۆژەفی خۆیانەوە. جێرمی کۆربین پەرلەمانتاری وڵاتی بەریتانیا لەسەر لیستی پارتی کرێکارانی ئەو وڵاتە و ماوەی 33 ساڵە دۆستێکی دێرینی گەلی کووردا. پارتی کرێکارانی بەریتانیاش خاوەنی 100,000 ئەندامن و لە 25 مانگەش کۆنفرانسی ساڵانەی خۆیان ساز دەدەن. لەلایەکترەوە جێگری سەرۆکی فراکسیۆنی هەدەپەوە ئەندامی شاندی ئیمرالی ئیدریس باڵوکان لە شاری ستراسبورگی فەڕەنسا دیداری لەگەڵ بەرپرسانی کۆنسەی ئەوروپا و پەرلەمانتارانی ئەوروپا ئەنجامدا. دەربارەی دیدارەکانیشی باڵوکان زانیاری زیاتری بە ئاژانسی دەنگوباسی فرات دابە و ڕایگەیاندووە. داوامان لە بەرپرسانی ئەوروپا کردووە کە فشار بخەنە سەر ئاکەپە بۆ ئەوەی دیدارەکانی ئیمرالی درێژەیان هەبێ. وتیشی بەرپرسانی ئەوروپاش بە شێوەیەکی بەرفراوان پشتگیریان بۆ پەیامی ئاشتی بەڕێز ئۆجلان دووپات کردوتەوە.